قادر عەبدوڵڵا ئەو نووسەرە هۆڵەندیەی ناوی کوردەکانی لە خۆی ناوە. قادر عەبدوڵڵا ناوی حوسەین سەجادیە. ساڵی 1954 لە شاری عێراق لە ئێران لەدایک بووە. لە ساڵی 1970 لە ئێرانەوە بەرەو وڵاتی هۆڵەندا کۆچی کردووە. دوای چەند ساڵێک بەرهەمەکانی بە زمانی هۆڵەندی بڵاو دەکاتەوە و لە ماوەیەکی کەمدا دەبێتە نووسەرێکی دیاری هۆڵەندا و ئێستا ڕۆمانەکانی بۆ زیاتر لە 20 زمانی جیهانی وەرگێڕدراون. قادر عەبدوڵڵا ناوی خوازرا و یاخود ناوە ئەدەبیەکەی ئەم نووسەرەیە، ناوێک کە چیرۆکێکی سەرنجڕاکێشی لە پشتەوەیە. ئەو کاتێک لە وڵاتی ئێران بوو ساڵی 1970 یەکەم کتێبی خۆی دەنووسێت بە ناوی کوردەکان چی دەڵێن. کاتێک ئەم کتێبە دەبات بۆ چاپخانە، خاوەنی چاپخانەکە پێی دەڵێت تۆ دەزانیت چیت نووسیوە؟ ئێستا لە کوردستان شەڕە، دەوڵەتیش نایەوێت هیچ کەس چیرۆکی کورد و کوردستان بزانێت. بەڵاوکردنەوەی ئەم کتێبە قەدەغەیە و ژیانت سەلامەت نابێت. ئەمیش دەڵێت دەی هەر لەبەر ئەمەیە کە دەمەوێت جیهان بزانێت کوردەکان چی دەڵێن. خاوەنی چاپخانەکە دەڵێت یەک ڕێگا هەیە بۆ چاپکردنی ئەم کتێبە، ئەویش ئەوەیە بە ناوێکی خوازراوەوە چاپی بکەیت. ئێستا ناوێکم پێ بڵێ. نووسەرەکەش دەڵێت من دوو هاوڕێی کوردم لە شەڕی کوردستاندا شەهید بوون، ناویان قادر و عەبدوڵڵا بوو. هەر بەو بۆنەیەوە ناوەکەم بکە بە قادر عەبدوڵڵا. اسم قادر عبدالله از کجا آمد؟ من کتاب اولم رو که نوشته بودم موقعی بود که جنگ بود در کردستان و بعد اونجا رفتم و کتابی نوشتم به اسم کردها چه میگویند. وقتی بردم چاپ کنم ناشر گفت من اصلا کتاب چاپ نمیکنم، ولی یه راه حل برات دارم که زیرمیزی برات چاپ کنم، اسمت خودت هم نباید باشه. و بعد فکر کرد گفت یه اسمی بده منم دیگه نمیشناسی. همون روزا دو تا از دوستای کرد من اعدام شده بودن، قادر و عبدالله. من دوتا رو گذاشتم کنار هم، گفتم من قادر عبدالله هستم. بەم جۆرە یەکەم کتێبی خۆی بە ناوی کوردەکان چی دەڵێن لە نووسینی قادر عەبدوڵڵا بڵاو دەکاتەوە. بەڵام وەفای ئەم نووسەرە بۆ هاوڕێ کوردەکانی وا دەکات لە هۆڵەنداش ناوەکەی خۆی دەستکاری نەکا و تەواوی بەرهەمەکانی بەو ناوەوە چاپ بکات. ئەو دەڵێت من دەمتوانی لە هۆڵەندا ناوەکەم بکەمەوە بە ناوی خۆم، بەڵام هەستم دەکرد ئەوە نامردیە بەرامبەر کوردەکان. دیگه وقتی اینجا اومدم میتونستم اسم خودم رو بذارم ولی فکر میکردم نامردیه. قادر عەبدوڵڵا یەکێکە لەو نووسەرە دیار و پرخوێنەرترینانی هۆڵەندا. تا ئێستا 27 کتێبی چاپ کردووە و چەند کتێبێک لەوانە لەلایەن وەرگێڕی بەتوانە و زمانپارە و شەفیقی حاجی خدرەوە کراونەتە کوردی. لەوانە خانووەکەی مزگەوتێ، خەتی بزماری، زۆربای ئێرانی. بەدەر لە کتێبی کوردەکان چی دەڵێن قادر عەبدوڵڵا کتێبێکی تریشی لەبارەی کوردەوە بە زمانی هۆڵەندی نووسیوە بە ناوی کوردستان دوای بزافی خۆڕاگری. ئەم نووسەرە لەلایەن سەرۆکایەتی زانکۆی هۆڵەنداوە دکتۆرای فەخری پێبەخشراوە. بەپێی قسەی زۆرێک لە خوێنەرە کوردەکانیش قەڵەمی قادر عەبدوڵڵا چێژ و بڕێکی جوانی بەیەکەوە کۆ کردووەتەوە و کتێبەکانی لە یادەوەری خوێنەردا بۆ ساڵانێکی زۆر دەمێننەوە.